دەڤەرا بارزان نەتەنێ گوندەکە لە باشووری کوردستانی بەلێ دیرۆکە بەرخۆدان و کوردایەتیە و ناسنامەیە هەر کوردەکیە لە هەر چارپارچەین کوردستانی لەورا بوویە مەقسەدا سەردانا کووردا و بێ مەبەستی ڕێخستنا دۆمیز یا پارتا دیموکراتی کوردستان سووریا ڕابوو بە سەردانا مەزاری هەردوو نەمران مستەفا البەرزانی و ئیدریسی هەردەمسا بێ بەشداربوونا هژمارێک ji heval û dostên el-Kurdistanî û hatin pêşwazîkirin ji aliyên Şêx Xelat ve nûnerê Serok Mesûd Barzanî li ser mezarî û berê û resmek taybet qeftên gula li ser mezarê herdû nemiran danîn û destpêka Qur'ana pîroz li ser giyanê herdû nemiran hat xwendin û her wiha gotinek hat pêşkêşkirin ji aliyê Mihemed Emîn Abbas ve endamê Komîta Navendî yê Parta Demokratîk Kurdistan Sûriya berpirsê rêxistina domîz. تاکید dikin انو ڕێبازە بەرزانی تم و دایم ئەم مێژی خۆدا درامانی خۆدا ئەمەکو پارتی دیموکراتی کوردستان سەلیمەدەیە و ئەم ملتەزمن vê rêbaza هەنێ و جارێکێکی ئەم سۆز ددن گو ئەم سەر vê rêbaza هەنێ بمێنن و ئەم کاری خۆ بشۆپێن حتا گۆمەڵەتی کورد بسەرکەوێ حقیقەتە خۆدا یا گۆ ئەم توازن بگەێنژی ئەم rêbaza هەنێ خودیکی وێنە هەیە خودیکی وێ تایبەتیژی هەیە یەگۆ ئیرۆ جەنابی سەرۆک مەسعود بەرزانی سەر vê rêbaza هەنێ خودی vê مەدرسە هەنێ خودی vê dibîstana هەنێ گۆ قەدیا کوردی گەهاندیە هەموو محافلê dewlî ji ber rêbazekî pîroz e û kesekî divê dema hene de nikarî bêje vê rêbaza hene em ê pûç kin yan em ê hêtine bikin rêbaza kurdayetiye rêbaza serkeftinê û serkeftinê ji hemû karim dixwast. یەکەم کوردên Rojavayê Kurdistanê Hêrşobarazî li devera Barzan hat bin axkirin û yek ji hevalên Nemir Barzanî bû û li kêleka wî hat bin axkirin. ئەڤڕۆک و جەماوەرێکی بەرچاو لە برایەت مایەت ڕۆژاوە ئەڤڕۆ لە بارزان لە مەزارێ نەمران حازرن وەکو وەفا بوو بە ڕێبەرای بوو بە سەرکردەی یەکو ژیانە خۆ پێخەمەت ملەتێکی مەزلوم قوربان کرەی سەردان و مەزاریان ئەمرا کرەی منترەدا پێویست بزانین کو بارزان ماڵە هەر ئازادی خوازەکێ هەر شۆڕژگەرێ هەر مرۆڤ دۆستەکە و میژی شەهادەتێرەدا کو هێرشۆ بەرازی ئێکل و کەسابیە لە هەواڵێت بارزانی کە ئەڤڕۆ لە بارزان لە سەمەزارێ نەمران لە کێلەکاتر بۆ بارزانیە نەمراویش هاتیانێتن. چەندین مرۆڤ سەردانا مەزاری نەمر بەرزانی و ئیدریسی هەردەمساغ بکێ وێ هەندێک بێ بەرامبەری کار و خەباتاوی نەمیری دەربارەی پێکانینا مافی مڵەتی کوردە.